بەڵایزان وەگەزانن کۆمەڵێک کار و چالاکی لە تەواوی هەرێمی کوردستان و پارێزگاکان لە هەمبەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و خۆ پارێزگەکان گیراوەتەوە بەر جەلال پێم وابێ هاوکارمان عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە لەگەڵمانە ئەگەر گوێ لێمان بێ عیمران بەیانیت باش و ئەو کار و چالاکیانەی ئەمڕۆ لە شاری هەولێر بەڕێوە دەچن چین ئەو کارانە چین لەوێ بڕیارە بە تایبەت لە مەسەلەی پێم وابێ شۆردنی شاری هەولێر هەیە شەقامەکانی شاری هەولێر هەیە لە بەرامبەر خۆپارێزی و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ سڵاو لە تۆ لە تەواوی بینەران و کەناڵ یاسمانی پێیان باش بەیانیەوەش باش بێ هەرچەندە کار و چالاکیەکان و گردبوونەوەکان و کۆبوونەوە گشتەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە سستی کردو و بەشێکی زۆری کۆنفرانس و پانێڵەکان کانسڵ بۆتەوە. بەڵام ئەوەی کە بۆ هەولێر ئەمڕۆ خەمگینە دوێنێ کاتژمێر 11 و بەداخە وەزارەتی تەندروستی یەکەم حاڵەتی کۆرۆنای لە شاری هەولێر ڤایرۆسی کۆرۆنای لە شاری هەولێر ڕاگەیان کە ئافرەتێکی تەمەن 33 ساڵە کە لە پایەوەی کە لە 27 کەس لە کەرەنتین بوو کەرەنتینیان بۆ کرابوو بەداخۆ یەکێک لەو کەسانەیە کە دانیشتوی شاری هەولێرە ڤایرۆسی کۆرۆنای لێبە دیار کەوتبوو. دیارە بۆ ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە ئەمڕۆ بۆ شاری هەولێر لەوەیە ڕۆژێکی جیاواز بێت کە تا ئێستا لە شاری هەولێر بوونینەوە چەندە لە شاری سلێمانی 8 حاڵەت بوونی هەبووە مردنێکیش بەپێی ئامارەکانی وزارەتی تەندروستی بوونی هەبووە. دیارە لەمڕۆوە بوو بە 9 حاڵەت لە هەرێمی کوردستان، 1 حاڵەت لە شاری هەولێر و 8 حاڵەت لە شاری سلێمانیە. دیارە ئەمڕۆ قەرارە کاتژمێر 11 پارێزگاری هەولێر و قایمقامی هەولێر شارەکان و بازاڕەکان دەرمان ڕێژ بگەن، بەڵام دیار نییە تا ئێستا چۆن دەست پێکرێت وە کۆبوونەوەکە لە چێ بچکە ئەمڕۆ کۆبوونەوەی وانجامەدرێت دۆی بزانین چۆن ئەم حاڵەتە جێبەجێکرێت و سەرەتا لە چ بازاڕێک دەست پێ دەکەن چونکە شاری هەولێر گەورەترین بازاڕەکانی کۆی گشتی نزیک 89 بازاڕی گەورە و فراوانی هەیە و بەگشتی ئەوەی کە باس ئەمڕۆ باسی کۆرۆنایە لە شاری هەولێر، بەڵام دیار نییە کە ڕێو شوێنەکان بزەبت چۆنە بێ. 27 کەسەکەی کە گومانی کۆرۆنایان لێ دەکرا لە شاری هەولێر ئەمڕۆ یەکێکیان یەکلایی بۆتەوە، بەڵام 27 کەسەکەی تر لە کەرەتین ڕەوانەی ماڵەوە کراون واتە 26 کەسیان بە ساغ و سڵامەتی دەرچوو. ئەوەی هەیە لە شاری هەولێر تا ئێستا ئەمەیە و قەرارە کۆبوونەوەیکیش بەڕێوە بچێت لە پارێزگاری هەولێر لە نێو پارێزگای هەولێر بۆی کە ڕێو شوێنەکان دژی نەخۆشی کۆرۆنا بگرێتە بەر. زۆر باشە عیمران، سەبارەت بە ئەوانەی کە پێشتر لە کەرەنتینە بوون دیارە نزیک بە 1200 کەس تەنها لە هەولێر لەژێر چاودێری پزیشکی و لە کەرەنتینەیە بوون. ئەمانە کەسیان 14 ڕۆژەکەی تێپەڕاندووە بچنەوە ماڵەوە یاخۆت نا؟ نەخێرجە لە تاوەکو ئێستا کە هیچ کەسێکیان لەمانە نەچۆتەوە ماڵ، ئەوەی کە زانیارانە بەدەست ئێمە گەیشتیە تەواوی بەشێکیان بەیانی و دوو بەیانی و لەم ڕۆژەوە دەبێ بەشێکیانە 14 ڕۆژەی تەواو کردبێ. ئەو 27 کەسەیە 26 کەسەی کە لە وزارەتی تەندروستی لە ژێر چاودێریدا بوون خەڵکی شاری هەولێر کە یەکێک لەمانە لە ڤایرۆسی کۆرۆنای بەسەر تۆمار کراوە ئەنجامەکەی پۆزەتیڤ دەرچوو. ئەمڕۆ ئەو 26 کەسە دەبێ ڕەوانەی ماڵەوە بکرێن، بەڵام هێشتا لەژێر چاودێری چڵدان و لە شاری هەولێر دوو نەخۆشخانەوە بە تایبەت نەخۆشخانەی ڕۆژئاوا تایبەت کراوە بە نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆنا لەوێ لەژێر چاودێریدا. زۆر باشە عیمران، دەرونی خەڵکی لە ڕووی دەرونیەوە خەڵک وەزعی چۆنە و وەک پێشتر ئاماژت پێکرد هەندێک لە قەرەباڵەکی کەم بووەتەوە، پانێڵ و مەراسیمەکان کەنسڵ بوونەتەوە، بەڵام بەگشتی لە بازار چییە بزەرێ خەڵک چیەڵێ لەسەر کۆرۆنا؟ دیارە جەلال من دوێنێ شەو هەر بۆ بەرنامەیەکی تایبەت ڕووم لەناو لەسەر شەقامەکان کردبووەوە تایبەت و شوێنانەی کە زیاتر قەڵەباڵغ لای نافورەکەەوە بەردەم قەڵات و باخی شار و ئیسکانی شاری هەولێرن. بەڕاستی چۆڵیەکی پێوە دەبینی، چۆڵیەک بەگشتی پێوە دەبینی، بەڵام عربانەکان خواردنی عربانەکان بەشێک لە شاراوانی قەدەغەی کردووە لە شوێنە گشتیەکانی وەکو ئیسکان تەواوی عربانەکان هەڵگیراون و وەکو نێرگێلە و بابەتانە قەدەغە کراون، بەڵام بەهۆیەوەی کە هاوڵاتیانی شاری هەولێر وریان بەرز بوو کە دەیانگوتی هێشتان ئەم نەخۆشیە نەگەشتووە بە شاری هەولێر و ئیترە حاڵەت لە هەولێر تۆمار ناکرێ، هێشتان وورە بەرزیەک هەبوو وە لە دڵە ڕاوکەی هەرچەند هەبوو، بەڵام هێشتان خەڵک نەتۆقی بوو بۆی کە ڕوو لە ماڵەکان. بەڵام ئەمڕۆ نازانم هۆکار چ بووە زیری
تەندروستی کاتژمێر 11 بەر لە 12 ئەم حاڵەتی ڕاگەیان بۆ ئەم حاڵەتی کۆڕۆنا بۆ خەڵکی شاری و لە بلەوەی بەشێکیان لە کاتی خاوە بن نیان بیست بێ بەم بەیانیەیە بێگومان لە کەناڵەکانی ڕاگەیان لە حاڵەتە دەبیستن بۆیە دیار نییە خۆ بزانین بازاری شاری هەولێر چۆنە بێت و کزەکەی چۆنە بێت بەڵام بێگومان تەسیل لە بازار ڕکات و خەڵکێکی زۆر ڕوو لە ماڵەوە دەکات بەڵام کاک جەلال لە پاوێکە دوێنێ پشوو بوو بەڵام خەڵکی شاری هەولێر ئەگەر بەم شەقامە سەرەکیانە بڕۆژ بای دوێنێ تەواوی خەڵک لە دەرەوە بوو لە گەشت و گوزار بوو جا نازانین ئەم ڕۆژ خەڵک چۆن دەبێت و لە بازارەکان خۆ دەبیندرێ یاخودنا. زۆر باشە کاکینا دەمەوێت ئەوە بزانم کە بەداخستنی ئەگەری سنوورەکان یاخود ئەوەی کە تا ئێستا حاڵەتی بازرگانی هەم ڕێژەکەی کەم بووەتەوە و هەم گەشتیاریش نەماوە ئایا نرخی شتومەک لە بازارە چۆنەوە چۆن چاودێری ئەکرێت؟ وڵای کاک جەلال وەکو نرخی شتومەک من سەردانی یەک دوو شوێنی جلی کوردیم کردو چکە خۆ دەزانی ئێستا بەباوی جلی کوردیە وەرزی بەهار و تر بەهاریش بە جلی کوردیەوە جوانە جلی کوردیە وەکو خۆیەتی نرخەکەیت و بازارەکەی جلی کوردیە وەکو خۆیەتی بەڵام خواردنگاکان فاسفوتەکان ئەوانەی کە خواردنی سەریعن وەکو خواردنی لە فەوە و بابەتانە ڕووی لە کزی کردووە و تەنانەت دوێنێ من بەهۆی هۆکارێکی تایبەتەوە ڕووم لە چەند شوێنێکی ئیسکان کرد باس لەوەیان دەکرد کاکە ئێمە کرێمان $300 ئەفۆن $30,000 کە دەکات سیوەرەقەیە چۆن بتوانین ئەم پارەیە دابینکەین لە کاتێکە هەوڵاتی زۆر کەم ڕوو لەو فاسفوت و خواردنە سەریعانە و بە تایبەت خواردنی سەرجادەکان دەکات کامەژێک کە لە ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی کە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا پێویستە هاوڵاتیان خۆیان دوور بگرن لەو خواردنانێک کە لەسەر شەقامەوە هەڵەجێر چکۆم خواردنانە دەبێتە هۆکاری هەڵگرتنی ڤایرۆس و هاوڵاتیان بە تەکیەوەدا دەڕۆن ئەگەری هەیە بەهۆی کۆخەیە یان پژمینەوە هاوڵاتی ڕاستەوخۆ ڤایرۆس بۆ سەرم خواردنانە بگوازێتەوە بۆ وزارەتی تەندروستی لە ڕێگەی ئامرازەکانی ڕاگەیانەوە زۆر جەخت لەوە دەکات و کە هاوڵاتیان خۆیان پارێزن و ئەمەش وای کردووە کە هاوڵاتیان کەمتر ڕوو لە جۆرە خواردنانە بکەم بێگومان بە کزیەکی بازار ڕووی لە بازارەکانی شاری هەولێر کردو بەڵام هەروەکو باسم کرد تاوەکو ئێستا کە حاڵەت لە شاری هەولێر تۆمار نەکرا بوو بۆیە هاوڵاتیان هێشتان دوودڵ بوون لەوەی کە ئەم نەخۆشە لە ئەم ڤایرۆسە لە هەولێر بوونی هەبیانە بەڵام ئێستا کە بە شێوەیەکی فەرمی ئەم ڤایرۆسە لە شاری هەولێر تۆمار کرا لەوەیە بێگومان کاریگەری بەسەر هاوڵاتیانەوە دەبێت و کاریگەری بەسەر بازارەکانەوە دەبێت هێشتا ئەو لە شاری هەولێریش باران دەستی پێکرد کاک جەلال و وردەوردەوە خەریکە باران دەبارێت. زۆر باشە عیمران لەگەڵمان بمێنەرەوە ڕاستەوخۆ دەچینە سلێمانی قێنا بارتۆزە لەبەر بارانی هەولێریش دابیت. بەڵێ دیارە ئێستا پێمان گەیشت هەواڵێکی هەم بەپەلە و گرنگ بۆ هەولێر ئێستا کە لە شاری هەولێر لە بازاڕی کۆتری سەلام و سووقی ئەربیل کە شوێنێکی زیاتر کەلوپەرە وەرزشەکانی لێ دەفرۆشێت تەحقیم ئەمڕۆ وزارەتی تەندروستی و لیژنەی تەندروستی تاقیمەوەتە دەرمان ڕێژ دەکا و کۆتری سەلام کێکێکە لە شوێنەکە قەڵەباڵغەکانی شاری هەولێر کە بە بازاڕی موبایل ناسرە و زیاتر بازاڕێکی موبایلە و هاوڵاتیان زیاتر بە پیادا لەوێ هاتوچۆکن و بازارێکی گەورەی موبایلە دیارە وزارەتی تەندروستی تازە هەرێستا ڕایگەیان کە ئەمڕۆ تەحقیمکردن واتە دەرمان ڕێژکردن بۆ ئەوەی ئەنجام دەدا قەرارە ئەمڕۆ کاتژمێر 11 لە شاری هەولێر لە بەشێکی زۆری شوێنە قەڵەباڵغەکان بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆڕۆنا ئەمە ئەنجام بدرێ ئەم تاقیمە ئەنجام بدرێ و ئەمڕۆ بە دیاریکراوی لە سووقی ئەربیل کە قەیسەری ئەربیل و قەیسەریەکەی بەگشتی کە شوێنێکی قەڵەباڵغ و بازاڕێکی زیاتر ئافرەتانەیە کە زێڕ و کەلوپەلی ئافرەتانی لێ دەفرۆشەوە بە کۆتری سەلام کە شوێنێکی فرۆشتنی موبایلان ئەمڕۆ تاقیم دەکرێت و دەرمان ڕێژ دەکرێت. ئەمە دوایین زانیاریە دەربارەی وزارەتی تەندروستی لە شاری هەولێر و دەربارەی پاراستنی ئەم شارە لە ڤایرۆسی کۆڕۆنا. زۆر سپاس بۆ تەواوی هاوکاران و پەیامێرانمان لە هەولێر و سلێمانیەوە هەڵەبجەی شێدۆ کە لەگەڵمان بوون.